لا هەرچێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەمڕۆ 15 دوو بوو ساڵیادی دەستگیرکردنی عەبدوڵڵا جەلان سەرۆکی داوی پارتی کرێکارانی کوردستانە ئەوەی پەکەکە خۆی بە گەلە کۆمەکەی نێودەوڵەتی ناوی ئەبا قەرار بوو لە چوارچەوەی ئەو گفتوگۆیی لەگەڵ ئیمرالیە دەستی پێکردووە و دووجار شاندی ئیمرالی چوو بەلای ئۆجەلان ئەمڕۆ بەڕێزۆ جەلان بۆ ڕای گشتی پەیامێکی بێ هەمووان باسییانە کرد کە پەیامێکی گرنگە بەڵام لەم ئاخیرانە لەم دواییانە یان لە 15 مانگ پەیامەکە نادا شاندی دەمپارتی دێنە هەرێمی کوردستان شاندی ئیمرالی دێنە هەرێمی کوردستان دەچنە هەولێر لەگەڵ مەسعود بارزانی و نێچیروان بارزانی کۆبنەوە دێنە سلێمانی لەگەڵ بافڵ تاڵەبانی کۆبنەوە و بە گوێرەی قسەکانی دەمپارتی بێت دێن پرسی گفتوگۆکان لەگەڵ هەرێمی کوردستان تاوتوێکن و جۆرێک لە پشتگیری هەرێمی کوردستانیان لەوێ بۆ سەرخستنی پرۆسەکە بە هەر حاڵ پەیامەکەی ئۆجەلان بۆ ڕایگشتی دواکەوت بەڵام هەموو ئەوانەی کە پەیوەستن بە پرۆسەکە و خودی پەیامەکە و گفتوگۆکانەوە دەڵێن پەیامێکی گرنگە بێ و دەچێتە خانەی یان چوارچێوەی هەوڵ بۆ دۆزینەوەی جۆرێک لە ئاشتی لە باکووری کوردستان و تورکیا بەڵام بە دڵنیاییەوە لینکێکیشی پەیوەندیەکیشی بە ڕۆژاوای کوردستانەوە هەیە ئەمە بۆ ترێیان نا واقعی حاڵە و هەر لەو نێوەندەشا بە دڵنیاییەوە کاتێک کە پرۆسەکە وردەکرێتەوە لێ دوانەکان قسەکان وردەکرێنەوە لە تورکیا و باکووری کوردستان بە تایبەت لە تورکیا هەستەکەی جۆرێک لە دوولێدوانی یان ڕئی جیاواز لە نێوان تورکەکان ئەوانەی کە دەسەڵاتدارن بە تایبەتی هەیە ئێستا قسێک دروست بۆ بووی کە ڕئی دەوڵەتی قوڵ و ڕئی سەرۆکاتی کۆمار مەبەستم ڕەجەب تەیب ئەردۆغانە تا حدێک جیاواز بێ ئەمە چەند وایەنە و کۆمەڵێک پرسی دیکەش بە دڵنیاییەوە لەگەڵ دکتۆر فایق گۆڵپی سیاسەتکار گفتوگۆ کەم بەڕێزیان لە ستۆدیۆکانمان لە زووم میوانن دکتۆر سلااو لێبێ لەدارم باشبی بەخێربی بۆ زووم زۆر سپاس بۆ لوتفت هەیە لوتفت هەیە بۆچی پەیامەکە دواکەوت قەرار بوو لە 15 مانگ کە ساڵیادی دەستگیرکردنی بەڕێزۆ جالانە پەیامەکە بدرێ بۆ ڕایگشتی بەڵام وان نەبوو ئەمڕۆ پەیام نەدرا و دواکەوێ بەڵام بۆچی ئەوەی طبعاً خۆی ئەگەر لە 15 دووە پەیامی بدایە زۆر گرنگ بوو کە لە 15 دووە دەستگیر کراوە و حکمی سەرەتا ئیعدامی بەسەردادراوە دوای حکومەکە بووە بە حکمی هەتاهەتایی ئەگەر لە 15 دووە کە ئەو وەکو بڵێ ئەو پیلان گێڕیە ئەو معاملەی لەسەرکرا لە 15 دووە ئەتوانین بڵێن کە هەڵوەشیان ڕایە کۆتایی بێ بەڵام دیارە هەندێشتی پراکتیکی هەیە لە زمانی ئەوانە خۆی کە یەکەم جار شاندەکەی دەمپارتی چوە لای بەڕێز ئۆجالان لای ئیمرالی ئەو پێشنیاری کردبوو کە تەنیا حکوومەت مەبینن ئەو حیزبانە مەبین کە لە دەسەڵاتان بەڵکو بچنە لای هەموو حیزبەکان ئەوانە حیزبەکانی مەبەستن تورکایە بچنە لای هەموو حیزبەکان ئەوانەشی کە لە دەسەڵاتان ئەوانن کە لە ئۆپۆزیسیۆنان ڕێی ئەوانی ژوەرگرن بە پێکەوە باشتێ بکەین شتەکە بناغەیەکی پتەوی هەبێ دیارە بۆ تەکاملکردنی ئەو بەرنمەیە پێویستی بەوە هەیە کە شاندەکەی دەمپارتی سەردانی باشووری کوردستان بکەن بەرپرسانی هەرێمی کوردستانی حیزبی و حکومیش لێرە ببینن بۆ ئەوی گفتوگۆ لەسەر ئەو پرۆژەیە بکەن چونکە مەسلەی گۆڕینی یان گۆڕانکاری لە هەڵوێستی تورکیا لە باکووری کوردستان تەنیا باکووری کوردستان پەیوەندیدار ناکە باشووری کوردستانیش پەیوەندیدارەکە ڕۆژاوای کوردستانیش هەتا ڕۆژەڵاتی کوردستان لەبەرەوە لەوانەیە دەمپارتییان ئەگەر لە بەرنامەشانە بێ باشترە نوێنەرانی حیزبەکانی ڕۆژەڵاتی کوردستانیش ببینن بۆچی تورکیا کاریگەری لەسەر ئەوانەیە تورکیا یەکەم وڵاتێکە کە وڵاتێکی ئەقلیمی بەقوتە دووەم ئەندامی ناتۆیە سێهەم زۆر بەداخەوە یعنی وڵاتێک بووە بە حکومڕانەکان و بەوانەی لە دەرەوەی دەسەڵاتیشن بتوانین بڵین بە کۆمەلگاکەشەوە کۆمەلگایەکی ینی نەتەوە پەرستە اعتراف بە کورد ناکە
کوردی تەنیا باسی کوردی باکوور ناکە ئەڵێ لە کورد ئەو باخچەلیەکە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە بڵێ کورد و تورک بران و هەر کەسێ دژی ئەمە بێ دژی ئێمەیە و تاکۆتایی دەرانەوت کورد نییە لەبەرەوەی ئەم گۆڕانکاریەی کە لە تورکیا ڕوو ئەدا تەسیری ئەبێتە لەسەر ڕۆژاوای کوردستان لەسەر باشووری کوردستانیش ئێمە ئەگەر بگەڕێنەوە دواوە بەرپرسانی تورک کە دەهات نەیێرە نەیانەوت هەرێمی کوردستان یانوت باکووری عراق و هەتا ئێستش لە تورکیا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە تورکیا نیە نوێنەری حیزبەکان هەیە بەس نوێنەری حکوومەتی لێ نیە لەبەرەوە زۆر گرنگە ئەم مەسەلەیە بە فراوانی بۆی پشتێت باشووری کوردستان باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان هەتا ڕۆژڵاتی کوردستانی هەموو پێکەوە گفتووە بکەن لەسەر ئەو مەسەلە ئێمە لە هەرێمی کوردستان چیمان پێکرێ بۆ پرۆسەکە ئەوە باسەکەین بەڵام دکتۆر باسی ئەوت کرد کە تاوان ئەمڕۆ کە پەیامەکە دواکەوت دیارە پێشتریش گوتراکە دواکەوێ بەڵام هێشتا دوودڵیەک هەبوو ئەمڕۆ دواکەوتۆڵی ئەگەر ئەمڕۆ بواە شتێکی باشە بوو بەڵام تێگەیشتێکی تر هەیە ئەڵێن ئەسڵەن باش بوو کە ئەمڕۆ نەبێ و لە ساڵیا دیگە لە کۆمەکیەکەیان نەبێ بەو پێی با بڵێن وا نەبینرێ کە ساڵیادی دەستگیرکردنی ئۆجلان لە ساڵیادی دەستگیرکردنی ئۆجلان خۆیان ئۆجلان دووبارە پەیامێک ئاەتەوە بۆ ئاشتی نە بیخاتە کاتێکی دیکەوە کە ڕنگوڕۆیکی کوردانەی هەبێ و نزیک بێ لە نەورۆزەوە ئەوە تر بۆچووری جیاوازە لەسەرەوە مەسەلان مەسا من لەسەر ڕێیەکەی خۆم ئەو گەورەترین موامەرەیە لەگەلی کورد کراوە یەکێ لەو موامەرانەیە مەسان ئەگەر بچیتەوە بەناو مێژووی کووردا چەندان جار موامەرەمان لێ کردو کۆمە وڵاتە زلهێزەکان بە یارمەتی و داگیرکەرانی کوردستان لە ڕۆژە جیاجیاکانە موامەرەیان لێ کردوین جا ئەگەر بێت و لەو ئەو ڕۆژە بەو شێوێ بوو بەلای منەوە ئەوە باشترە بوو ئەگەر بیشی خەیانەوەرۆزەوە معنایەکی نەتەوەی هەیەوان ڕوونە پامەکە دکتۆر فایگوڵپی پێتوایە چیتیا ئەبێ ینی هەمویان هەندێک با بڵێن هێڵی گشتی یان کۆمەڵێک قسەی دیاریکراو لە ئۆجلانەوە لە سەردانی یەکەم و دووەمیش بە تایبەتی ئەوەی یەکەم هاتۆتە دەرەوە هاتە دەرەوە و شاندەکەی دەمپارتی باسییان کرد توش ئاماژەت بە هەندێکی یا بەڵام پەیامەکە چیتیا بێ ینی چاوەکان هەمووی لەسەر ئەوەن ئۆجلان چیەڵێ خۆی لە ڕابردووشە کۆمەڵێ ڕۆژەی ئۆجلان و سەرکردایەتی پارتی کرێکارانی کوردستان و کەجەکە و ئەوانە هەبووە بریتی بووە لەوەی کە یەکەم کێشەی کورد بە ئاشتی چارەسەر بکرێ پێویست بە تونند و توێژی ناکات تەبعاً لە ساڵی 93ەوە هەموو ساڵێک پارتی کرێکارانی کوردستان تاو کاتێک بەڕێز ئۆجلانیش لە دەستگیر نەکرابوو پێیان لە ڕۆژی ئاشتی جیهانیە کە سەرەتای مانگی نۆیە پامێکیەدا ئێمە ئامادەین بە شێوەیەکی ئاشتی خوازانە دانیشین لەگەڵ تەنا کێشەی کوردمان بۆ چارەسەرکەن تورکیا وەڵامی نابوو ڕەفزیەکەوانە ئێستا لە مانگی دەی ساڵی پارەوە هەندێک گۆڕانکاری لە هەڵوێستی بەرپرسانی تورکیا هاتۆتە پێشەوە لەوە چێتر ئەو پەیامانەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە جاران ئەیدا یاپەکەکە ئەم جارە گوێی لێ بگیرێت ئەگەر گوێی لێ بگیرێت چییە خۆی ئەوان نەخشە ڕێگایەکیان هەیە نەخشە ڕێگاکە بە چی دەست پێەکە بە وەستانی ئۆپراسیۆنەکان بە وەستانی ڕاگەیاندن دژی یەکتری بە دروستکردنی وەفد نوێنەرانی هەموو لایەنەکان دانیشن پێکەوە ئەو نوێنەرانە دانیشن لەسەر چی ڕێگەکەون لەسەر ئەوەیە مەسەلەکان لەسەر چی ڕێک بکەون ینی مۆزوعەکە لێرە بویر و بۆچوونی عەبدوڵڵا ئۆجەلان ئەوان بۆ خۆمان دەزانین لە سەرەتاوە کە دەستیان بە خەباتی چەکداری کرد باسییان لە دەوڵەتی نەتەوەیی کوردەکە ئەوان گۆڕانکاریەک بەسەردی دوو بۆچوونی عەبدوڵڵا ئۆجەلان سیستەمی ئەو سیستەمی ئێستا کۆنفیدراڵی دیموکراتیە ئەتوانین بڵین ئەو سیستەمەیە کە کوردەکانی ڕۆژاوای کوردستان لە سووریا جێبەجێیان کردووە ئێستا یعنی هەڵوێست ینی مەسەڵەن داوای جیابوونەوە ناکەن لە باشە داوای سووریایەکی فیدراڵیەکەن ینی سووریایەکی نامەرکەزیەکەن ناناوەندیەکەن ئەمە ناوەکو هەرینەکەی خۆمان بەڵام لەوێ گۆڕانکاری تریش هەیە لە بواری ئابووریە لە بواری ڕەگەزیا بەرامبەر بنەتەوەکانی تر بەرامبەر بە ئاینەکانی تر ڕۆڵی ژن لە
پێگەی ژن لە دەسەڵاتە و لە حکومڕانی و لە بڕیاری سیاسە ئەمانە هەموو کۆمەڵ گۆڕانکاریەکن ساڵەهای ساڵە باسییانەکە بۆ دیارە ئەوەی کە ئەزمموی ڕۆژاوای کوردستان شتێکی دەرخست کە ئەمە بیرروبۆچوونەکانی عەبدوڵڵاه ئۆجالانە ئەو بیرروبۆچوونانە ئەگەر دەرفەتی هەبێ لە باکووری کوردستانیش جێبەجێیەکە ئەمە کۆمەلگای نێودەوڵەتی قوبوڵیەتی ئەم سیستەمە کۆمەلگای نێودەوڵەتی قوبوڵیەتی چوەکو تاک قوڵەتی بۆ ڕۆژاوای کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان بۆ باکووری کوردستانیش قبوڵەتی باشە طبعاً ئەگەر دەرفەت بێ هەر هەمان شت دەکەن یعنی داوای دەوڵەتی نەتەوەیی ناکەن داوای تورکایەکی دیموکراتی فیدراالیەکەن دیارە ئەم هەندێک جار هەندێک قسە دەرەچێت لەم لاو لەلاوە خەڵک هەیە باسیەوەکەن کاڵێن ئەردۆغان و عەبدوڵڵاه ئۆجلان یەکتریان چەندین جاربینیەوە ڕابۆچوونیان گۆڕیوەتەوە ڕاستە و قسەیە زۆرە ئەسڵەن باسیەکەن گوای ئۆجلان هەر لە ئیمرالیش نەمابێ نازانم ئەوانە بەڵام ئەلمهم ئەم قسانە یعنی چی ینی زەمینە خۆشکردنە بۆ جێبەجێکردنی ئەو ئەفکارانەی عەبدوڵڵاه ئۆجلان حتا لەم ڕۆژانە وابزانم کەناڵی عەرەبیە چاوپێکەوتنێکی لەگەڵ بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی وابوو حکوومەتی کاربڕێ کردووە هەندێک لەسەر ڕۆژاوان دێ قسەی کردووە بەڵام شتێکی ترەیە ئەڵێ ئێوە داوای دەوڵەتی سربەخۆ ناکەن ئەو وەڵامەیەتەوە ئەڵێ دەوڵەتی سربەخۆک و بڵێ مۆدێلی کز بووە باسی ئەوروپاکە ئەڵێ کاتی خۆی دەوڵەتە ئەوروپیەکان هەموو داوای دەوڵەتی سربەخۆیان کرد بەڵام ێسەوای لاتووە هەموو داوای یەکێتی ئەوروپاکەی ئەڵێ ئێمەش ئەگەر ناچارمان نەکەن نەخێر داوا ناکەین ئەگەر لە وڵاتێکی فرەنەتەوەیی یان فرە پێگاتەیە وەکو عێراق و بۆ نمونە تورکیا و سووریا پێک بژین ئەگەر مرکزیت نەبێت لە حکومڕانیا و مافی کورد بدرێت ئێمە توانین لەگەڵ یا بژین بەو شێوەیە ینی تقریبا نتوانم بڵێم ڕاوبۆچوونەکانی خەریکە کورد لە یەک نزیگە بێتەوە دکتۆر یەک پرسلێرەیە زۆر گرنگە ئەوەی کە مەقبولیەت یان ئەوەی بۆچوونەکانی بەڕێز ئۆجەلان بۆ پێکەوە ژیانی گەلان بۆ کۆنفیدرالیزمی دیموکراتی وەرگیرابێ و کۆمەلگەی نێودوڵەتی بیاوێ کاری لەسەر بکە پرسیارە سەرەکیەکەی ئەم پرۆسەی گفتوگۆ و ئاشتیە دێنێتەوە ئارا ئەویش ئەوەیە کە تورکیا خۆی دەستپێشخەری ئاشتی ئەکا بۆ ئەوەی دووزانم پرسی کورد بە شێوک لە شێوەکان کرانەوەی بڕوا هەبێ هەم لە تورکیا و لە باکووری کوردستان یان نە تێگەیشتێکی دیاریکراوی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی چارەسەرێکی دیاریکراو بۆ پرسی کورد بدۆزرێتەوە و تورکیا ناچارکراوە یان تورکیا ناچارە دەست و پەنجە لەگەڵ ئەم تێگەیشتنە نێودەوڵەتیەیە بکە بۆ چارەسەری پرسی کورد بەڕێی من یەکەم تورکیا ماندوو بووە یعنی جاران کە خەباتی چەکداری لە پێنا و مافی گەلی کووردا دەستی پێ کرد ساڵێکی نەهابێت کۆتاییان پێێنا ئێستا ئەم خەباتەی تر کە خۆی لە 1970ەوە دەستی پێ کردووە تا 93 خەباتی سیاسی بوو لە 93 ئێستا خەباتی چەکداریە تورکیا بە هەموو شێوەیە کە ئەندامی ناتۆیە کە بەڵێن دووهەم سوپای هەیە لە پەیمانی ناتۆ تەکنۆلۆژیای هەیە چی هەیە چیە ئەو فەڕی هەوڵیدا بینیمان چەندان لە باکووری کوردستان و لە باشووری کوردستان بەردەوام خەریکی ئۆپراسیۆنی سەربازیە بەڵام ئەوەی کە ویستی بەدەستی نەخست نەیتوانی کۆتایی بە خەباتی شەکداری پارتی کێرەکارانی کوردستان ئەمە لە لایەکەوە لە لایەکی ترەوە سیرەکەی زیندانەکانی تورکیای پڕ کردووە لە کورد و لە خەڵکی شۆڕژگێر ڕۆوانە لەوێشەوە ماندوو بووە ئەو خەباتی جەماوەریە کە هەیە لە تورکیا ئێستا بۆ نمونە ئەمڕۆ سەرۆکی شارەوانیەکی شارەوانی وانی سزادا قەیومی لە سوێندانە باشە ئەم حکوومەتە لەکەیەوە خەریکی ئەم شتانەیە بۆ بێ کۆتایی پێبێنێن ئەمە ئەنجامی نییە لەبەرەوە بە قەناعەتی من یەکێک لە هۆکارە هەرە ئەساسیەکان ئەوەیە ماندووبوونی تورکیایە بەو هەموو شێوە پێکۆشانە دژی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کورد و لە هەمان کاتدا بەهۆی ئەوەوە
باری ئابووری تورکیا باش نییە. جا هۆکارەکانی دیکە بیر نەچێت دکتۆر جا ئێمە سەرەوەش ئەگەر لەسەر مەسلەی کۆمەلگای نێودەوڵەتی من یەک پرسیارم بۆ هەیە لێرەیە دکتۆر ئەی بۆ تونند قسە ئەکەن ئەگەر هیلاک بوون ئەگەر چوزانم فەکەکەیان پێ کۆتایی پێ ناهێنرێ ئەڵەن یا چەکدانان یان ئەوەی لەگەڵ چەکەکان ناتان تۆ ئێمە بێلایەن قسە بکەین ینی بە عملی وایە کەس بە دۆی خۆی ناڵێتش یانی ئەوان لای دۆستەکانیان و لای ئەنگرەکانیان خۆیان زۆر بە ئیستیهلاکی بەڵا بەهێز نیشانە دەن بەڵام وانە بووە من خاڵی دووەم پرسیاریەوە لێکرد کۆمەلگای نێودەوڵەتی ئەوانە چیان کردو چیان نەکردەوە طبعاً بەنسبەت تورکیا موقعەکەی مهمە جیۆپۆلیتیکیان ینی لەکوێیە لە بینی ئاسیا و ئەوروپایە و ئێستا مەسەن لە شەڕی ئۆکرانیا و رووسیا گرنگی تورکیا زۆر بە واضحی دەرکەوت جیۆپۆلیتیکەن ئەمە یەک دوو ئەندامی ناتۆیە سێ یەکێکە لەو وڵاتە ئیسلامیانەی کە سیستەمی ئەوروپی جێبەجێەکە بەڵام کێشەی تورکیا چییە؟ ئەوروپیەکان و ئەمریکەکان لێ عاجزن بۆ نمونە بایدن هاتە سەر حکوم ئێستا ڕۆژ لە ڕۆژان تۆ بینیت بە داوەتی هێن بکەن بۆ ئەمریکا نیان کرد ئەردۆغان چەند داواکاریەکی لە بایدن هەبوو کە پەلاماری کۆبانی و نازانم قامیشلۆکیۆکیۆ بە ڕێگەیان نەدابی ئێستا ژەوە تا مەسەلاً ترەمپ هاتۆتە سەر حکوم کە جاران ترەمپ زۆر دۆستی بوو ئەوە خەریکە بۆ مانگێک گەشێ بە هیچ شێوەیەک لە کوولەکەی تەڕیشا باسی تورکیا ناکە ئەنی هیچ پەیوەندیەکی نییە خاڵێکی تر زۆر گرنگە ینی کاتی خۆی ئیسرائیل و تورکیا نوێنەرایەتی سیستەمی سەرمایەداری جیهانیانەکرد لە ڕۆژڵاتی ناوەڕاستە بەڵام ئەوەی کە ئێمەی بینین و ئەوەی کە لە خەڵکە شارەزاکانی بواری سیاسیەوە دەرەکەوێت ئەڵێن تورکیا کەنار خراوە دەوری نییە لە ئایندەی ڕۆژەڵاتی ناوەڕاستە لە باتی تورکیا کیان داناوە سعودیان داناوە بۆ نمونە یەکەم سەردانی وەزیری دەرەوەی سووریا یەکەم سەردانی سەرۆکی کاتی سووریا بۆ سعودیە بوو ئەمە یەک دوو ترەمپ ئەڵێ من چاوم بە پۆتینەکەوێ لە سعودیا وەلەو چاوپێکەوتنەشە هین لەوێ بێ محەممەد بن سلمانی اینجا هێشتا پرسیارەکان چیە لێرە لەمە بەسم چیە لێرە یعنی بۆچی ئەمریکا لە تورکیا عاجزە بۆچی ئەوروپا لێ عاجزن ینی بەڕاستی هۆکاری سەرەکی ئەوەیە کە بەرامبەر بە کوردوا ئاکا کە کوردوێت بە کوردیش لەوێ کات ئیشی خۆیەکە دیبلۆماسیەتی هەیە یعنی ئەوانیش لە بەردەوام مەسران ئەوروپا من تازەیە ئەوەی کە هۆکارە سەرەکیەکە کورد بێ بەردەوام ئەزانین هەڵوێستی تورکیا وەکو ئەندامێکی ناتۆ کە پێچەوانەی ویستەکانی ناتۆ ئەمریکا وڵاتانی ئەلپیشی کردووە ئێس-400 کرێ لەگەڵ رووسایە لە سووریا خەریکی بۆچی ئەوە ئێس-400 لەبەرەوەی کە داوای لە ئەمریکا کرد F-35 بەنێ نەیاندایە ینی مەرجیان بۆ دانا 35 بوو نازانم بوو پێم وابێ وڵا سیەکانە باش ئەوە ئەخری یەکێک لەو شتانەیە ینی مەسەلە ڕوونە ئێستا یعنی وا تێ بگەین تورکیا بیێ و نێوێ گۆڕانکاریی دیاریکرا لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دروستە بێ بۆیە دەستپەریەکی بۆ ئۆجەلان کردووە و ڕووی کردووەتە ئیمرالی بۆ چادڵنیاییەوە ینی لە ئاستی ناوخۆشە بارودۆخی ئاوایە لە ڕووی ئابوووریەوە پاشەکشەی کردووە دەرەقەتیان نایە نە لە زیندان نە لە شارەوانیەکان نە لە شەقام نە لە شاخ نە لە ئەوروپا لەبەرەوە کە تورکیا ناچارەوە بکە باشە ئەگەر دوایەوە عفومکە بۆچوونەکانی ئۆجارانی شتر هیچی مەسەلاً دەرفەتی نەهێشتەوە بۆ تورکیاکەوان ئەڵێن جارانیان جودا خوازن و تورکیا پارچە پارچەکەن و ئەمە دەرکەوت ئەسڵۆساسی نیە مەسەن ێستا دەمپارتی چییە خۆی کورد نییە ئەڵێ حیزبی دیموکراتی گەلانە ڕاست هەموو تورکیایە کوردی تایە عەرەبی تایە چەرکەسی تایە ئەرمەنی تایە دکتۆر ئەگەر دۆخە هەرێمیەکە و دۆخە تێگەیشتنە نێودەوڵەتیەکەش ئاوا ڕووی لە کورد بێ و بۆ کورد باش بێ ئەو گۆڕانکاریانە ئەگەر ئەوان خەریکی بن وردە جێبەجێ بکەن لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دەرگایەکی خێر بە ڕووی کووردا بکاتەوە خێرە ئێمە تەنها لەبەرەوەی تورکیا ئەم شەپۆلە
گۆڕانکاریەی بەدڵ نییە و دەرگای ئیمرالیە کاتەوە ئێوێ وەرن با بڵێن شتێکی دیاری کراو لەبارەی ئاشتیەوە دەست پێ بکەین ئێمە ئەگەر ئەوەیان بە خزمەتی ئێمەیە لە خزمەتی ئێمەیە بۆچی ئەمەیان جێبەجێ بکەین کە پێدەچێت دەرەنجامەکانی یان دەستکەوتەکانی ئەمیان کەمتر بن لەوەی دیکە نازانم ئەگەر ڕوونە زانی ئێستا هەموو یەبێ پێکەوە بێت یعنی ئەوەی تورکیایکە لەگەڵ ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتیە دابراونین لە یەکتر ینی این تورکیا ناتۆ خۆی پرۆژەیەکی هەبێ بە تەنها یان تۆ بێ ینی ئەوە مەسەلەکان ئەگا بە تۆ ئەگەر نایانی لێت قوبڵ ناکەین نی بەڕاستی وایە لی قوبڵ ناکەن مەسەن کۆمەڵێ داواکاریە بوو کاتێک پێویستی فینلەندە و سوید بووە فینلەندە و دانیمارک سوید ببن بە ئەندامی ناتۆ کۆمەڵێ داواکاری کرد بەڕاستی یعنی داواکاریەکانیشی جێبەجێ نەکران ئەوان هەربوونە ئەندامی ناتۆ ینی مەبەستم چیە لێرەدا ینی ئەو سیاسەتی کە تورکیا ئەیەوێ سیاسەتی سەردەم نییە ئێستا کوردێک خەریکە مەسلەی پەنابەریشی لە دەست دەرەچێ بە مەسلەی سووریاشە ئەوەشی نەبێ و زەختەی کە لەسەر ئەوروپایە کرد نامێنێ ئێستا تۆ ئەچیتە ئەوروپا داوای قوتابخانەیەکی کوردیەکەی لە وڵاتێک هیچ کێشەیەکیانێ ئەڵێ فەرموو ئەمانە پێوانەی ئێمەیە بە گوێرەی دەستوری یاسای ئەمە بجوڵێرە و چیەکەی کوردیە نووسی تێ خوێنی نازانم چی گروپێکی ئاینی بچنە ئەوێ بڵێن ئێمە مزگەوت تێگەکەینەوە لەوێ کەس ڕێگان لێ ناگرێ بەڵام ئەو ڕێگریانە کە لە تورکیا بەرامبەر بە کورد ئەکرێ بۆ نمونە مەسلەی شارەوانێک ئەنی شارەوانەکان یەکێکن لەو شتانەکە بەردەوام خەڵک نوێنەری خۆی هەڵە بژێرێ بێ بە سەرۆکی شارەوانی لەو لاوە تورکیا بە بیانی وەڵامە نزیکە لە پەکەکە و ئەمە وایە وایە لە شکەدانی زۆر زەربەی لە تورکیایەوە ئەی چۆن لی تێبگەین دکتۆر ینی ئێمە پرۆسەیەک دەست پێکراوە ناونراوە پرۆسی گفتوگۆ بۆ ئەوەی بگاتە قۆناغی ئاشتی و ئەگەری چەکدانانی پەکەکە و بێدەنگبوونی چەکەکان لەم لایشەوە هەر قەیومە بینین هەر پێوەزمەی پەکەکە لای تورکیا بی ینی ئێمە چۆن ئێستا لەو ڕۆژەوە لە مانگی دەوە تا ئێستا کە ئەو دەنگ و باسانە بڵاو بووەتەوە گۆڕانکاری بەسەر هزری سیاسی دەوڵەت باخچەلیدا هاتووە و ئەردۆغان و جەهەپە و حیزبەکانی تر تقریبن تژینین قوبولیان کردووە و لەو لاشەوە ئێمە لێرەوە زۆر دڵمان خۆشە خەڵکی باشووری کوردستان بەڵامەوەی کە ئیبینین بە عەمەلی تا ئێستا زیانی زەمینە ینی خۆش نەکراوە بۆ ئەو شتانە ینی بینیمان دوای دوو ڕۆژ چالاکیەک کرا لە ئەنقەرە لەلایەن ئینەوە گەریلاکانەوە ینی هەموو ینی وەکو بڵێ خورپەی قسە دڵی خەڵکان ئەوە نابێت ئەم ئاشتیە بەرقەرار نابێت ئەمڕۆ وان لەوان سەرۆکی شارەوانی وان هەڵبژێراوە سزایاندا 3 ساڵ و شتێک حکومیاندا بەڵە یەکێکیان لە شوێن دانا ئێمە لەم لا ئەو لەولا بەڵام محافظێکیاندانا جا دکتۆر لەو شەڕیش نەوەستاوە لەو بارەیەوە قسەیەک هەیە شەڕیش نەوەستاوە ڕانگەیانیش نەوەستاوە ینی زەمینە خۆش نەکراوە بەهین لەسەر لە دەرەوە ئیتر نازانین لە ژێرەوە شت هەیە یان ئەوەی ژێرەوە با من باسکەم دکتۆر قسێکی تا حدێک تازە هەیە بەوەی کە جۆرێک لە ڕاجایی لە تورکیا هەیە لە بینی لە نێوان دەوڵەتی قوڵ و سەرۆکاتی کۆمار دەوڵەتی قوڵ کێ نوێنەرایەتیەکە دەوڵەت باخچەلی نوێنەرایەتیەکە گوایە ئەمە لێکدانەوەکانە جاوانیان نازانم ئەوەی سەرۆکاتی کۆماریش دیارە کە ڕەجەب تەیب ئەردۆغانە ئەکرێ ئەو ڕاجاییە لەبارەی کرانەوە یان قبولکردنی دەست پێشخەریە نێودوڵەتیەکە بۆ کرانەوە و چارەسەری پرسی کورد هەبێت لە نێوان دەوڵەتی قوڵ و ڕەجەب تەیب ئەردۆغان ئەگەر باخچەلی نوێنەرایەتی دەوڵەتی قوڵ بکە کە جاران وابوو ئەم جارە باخچەلی خۆی هەوقەی لەگەڵ ئەندامانی پەرلەمانی دەم پارتی قسەکە ئەوەیە کە دەوڵەتی قوڵ قبوڵێتی ئەردۆغان قبوڵی ئەمڕۆ دەم پارتی ئاماژەیەکی لەو شێوەی یاوە ئەڵێ ئەم سیاسەتی قەیومە لە سەرۆکاتی کۆمارەوە پەیڕەوە کرێ پیلان ناژڵێ پلان ئەڵێ پیلانی سەرۆکاتی کۆمارە بۆ لەباربردنی پرۆسەی گفتوگۆ ئەمە ڕێی تێچێ چەند ساڵە باسی ئەوە شەکەین کە ئەردۆغان وردە دەست و پێی دەوڵەتی قوڵی لە تورکیا با بڵێن لاواز کردووە نینۆکی کردوون ئاخر شتێکی کەی هێناوەتە پێشەوە بۆ خۆمان نەزانین ئێمە ئێستا جەهەپە حیزبەکەی کەمالە تاتورک
مەهەپە ئەم حیزبی نەتەوە پەرستەکانی باخچەری سەرۆکایەتیەکە ئەمانە حزابی عیلمانین. حرەکەی پەکەکەش بەخۆی و بەو کەسایەتیانە کە لەگەڵیان هەمویان عیلمانین و هەمووشیانەوە ئێستا پەکەکە جاران نزیک بوو لە بەرەی سۆشیالیزم و چەپ، بەڵام ئێستا ئەوان بە ئاڕاستەی دیموکراسیە دەڕۆن. ینی ئەمانە ئەتوانم بڵێم جەهەپە و مەهەپە زیاتر نزیکن لە ئەوروپا و لە سیاسەتی کۆمەلگای نێودوڵەتی و ئەوانەوە تا باخچەلی عفوم کە تا ئەردۆغان کابرایەکە نەتەوە پەرستی و ئیسلامگەرایی تێکەڵ کردووە بەو شەکەی بەوارڕ بەڵێ ینی ئیشەکەی بەوارڕە، یانی ئەو پەیوەندیانەشی لە گەڵێنەرانی حکوومەتی سووریا کە هەیە لەو ینی وەکو بڵێ لەسەر ئەوە ساسەیە کە هەردووکیان ئیسلامین. جا لەو بارەوە نیگارانێکی زۆر لە ئەردۆغان هەبوو، هەم بۆ پرسی داعش، بۆ پرسی پشگیریکردنی ئیخوانەکان، بۆ ئەم پرسی سووریا بە دڵنیاییەوە، بۆ مەسلەی لیبیا. ئەکرێ هەموو ئەمانە کۆبوو بێتنەوە وای لە کۆمەلگەی نێودوڵەتی کردبێ کە بڵێ تورکیا سلاش ئەردۆغان بە دڵنیاییەوە داش ئەردۆغان پێویستی بە جۆرێک لە گۆڕانکاری و ئەمە شەکە دەستی ئەردۆغان چییە عینەکەی مەسەلەکەی چییە؟ ئەیەوێ ئیمپراتۆریەتی عوسمانی زیندوو بکاتەوە. ئەمە هەروایە یان خۆتو بۆچی یان دینەکەی بۆچی دینەکەی بۆ ئەوەیە ئۆگینان خۆی ئەو مسڵمانێکی ڕاستەقینە نییە لەو شتانە. بەهۆی ئەوەوە مەسرانێسا نزیکە بێتەوە لە تورکیا، عفوم لە سووریا، لە لیبیا، لە سونەکانی عێراق. ئەم بەرنامەی هەیە. ئەم بەرنمەیەش بەڕاستی ئێستا ئەگەر ئێمە تێبینی بکەین مەسانەوە بەعسی عێراق هەر زوو ڕووخە، بەعسی سووریاش ڕووخە، ئەمانە حیزبی نەتەوەیی بوون، ئەیانویست لە ئاستی هەموو نەتەوەی عەرەبە باڵادەست بن، ئەوە کۆتاییان پێهات. ئەم حرەکە ئیسلامیانش بەوانەی کە فراوانن، یعنی ئەیانەوێ فراوانخوازی بکەن لە ڕێگەی دینەوە. ئەوە سەرەنسە داعشێکێک لەوانە بوو بێژگە لە تیرۆریستەکەی ئەفکاری واشەیە بوو، ئەویش بەو شێوەی بەسەرهات. و ئەردۆغان ئێستا پەناباتە بەردین، چکە کاتی خۆی دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی مسلمانان بووە، لە ڕێگەی دینەوە کۆنتترۆلی میسر و یەمەن و عێراق و شوێنەکانی کەی کردووە. ئێستا ژەوێ ئەوە زیندوو بکاتەوە. لەبەرەوە لەم حاڵەتانە نە ئەلمانیەکانی تورکیا لەگەڵین بەو شێوەیە، نە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵایەتی. و ئێستا ئەوان بۆ خۆیان بۆیە ئەوەی کە تەبەنیەکرێ ئێستا چاوی با بڵێن چاوی لێ ئەکرێ و ئەیانەوێ سەرکەوتوو بێ کۆنفیدرالیزمە دیموکراتیەکەی ئۆجەلانە و هەر ئەمە شەوای کردووە تورکیا ئەم گفتوگۆی و ئەم پرۆسەیە لەگەڵ ئۆجەلانە دەست بێت. من ناتوانم بڵێم ئەوە هەموویەتی، بەڵام ئەمە وەکو پێم وتی جا هەندێشتی ترێ بوو ئەدویز زەختی نێودەوڵەتیە، فەشەلی خۆیەتی لەسەر کوتکردنی حرەکەی کوردیە و ئەم ئەفکارانی عەبدوڵڵا ئۆجەلانیش کە تورکیا لە تورکیا جودا نابنەوە، دەوڵەتی سەر بە خۆیان ناوێ، بەڵکو تورکیایەکی دیموکراتیانەوێ هەموو پێگاتە نەتەوەیەکان مافیان هەبێ و گۆڕانکایی لە دەستورا بکرێ. گرنگە ئەوە دکتۆر، ینی ئەمەی کە ئێستا ئێمە باسیەکەین بەڕاستی وا دەرەکەوێ زیاتر ئەرێنی بێ، ئەم پرۆسی ئەرێنی بێ بۆ کورد، بۆ پەکەکە، جاکاژڵین کورد هەر باکووری کورسان نا، بۆ پارچەکانی دیکەی کوردستانیش. بۆیە ڕاستیەکەی لە سەرەتاوە شتی زۆرمان لە پەکەکەەوە لە قەندیلەوە گوێ لێ نابوو، بەڵام ماوەیەکە دوو هەفتەیەکە بێ پێم وابێ ئیتر ئێمە شتی ئەرێنی لە قەندیلەوە لە سەرکردەکانی قەندیلەوە گوێبیستە بین لە مراد قەرێلانەوە تا جەمیل باییک، هەتا دوێنەیە ئەمڕۆ کەجەکە پێم وابێ دوێنێ بووە گەر هەڵە نەبم. ڕاگەندراوێکی هەیە حەزەکەم ئەم کەمێک وەکو خۆی با بڵین بیخوێنمەوە، پێم وابێ تقریبەن ئەچێتەوە سەر ئەوەی کە ئێمە چەند دەقەیەکە قسەی لەسەرەکەین. ئەڵێ ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرۆسەیەک کە هاوسەنگیەکانی تێدا دەگۆڕێت و گفتوگۆی سەر لە نوێ دیزاینکردنەوەی تێدا دەکرێ، ڕێبەر ئاپۆ دەستپێشخەری وەرگرتووە ئەم با بڵین پۆتەنشیاڵ یعنی وزە و ئەگەری ئەوەی لە خۆگرتووە کە بە بەراورد بە جارەکانی پێشوو ئەنجامی زیاتر بگرێ. ئەمە تێگەیشتێکی تەواوە، یعنی قسەکەی کەجەکە ئەوەیە ئێمە پێشتریش ئۆجەلان ئەم دەستپێشخەریانەی هەر کردووە، بەڵام دۆخە هەرێمی و نێودوڵەتیەکە تورکیەکە باشە هی ئەوە نەبوو ئەم دەستپێشخەریانە سەرکەوێ، ئەم جارە پۆتەنشیاڵی یان با بڵێن ماتەوزەی سەرکەوتنی ئەم پرۆسەیە زیاترە، بۆ چونکە
با بڵین دەستی نێودەوڵەتی و هەرێمی زیاتر بۆ سەرخستنی پرۆسەکە کراوەتەوە ئەمە دقیق وایە من لەگەڵام ئەمە تێگەیشتێکی تەواوە بەڵێ من ئەوە بەڕازە زانم چونکە هەر ئێستا بۆ نمونە وەفدی دەمپارتی هاتۆتە بۆچی هەتا هەرێمی کوردستان باسیەکەی بۆی باسی ئەو مەسەلانە بکا پێکەوە دیارە مۆزوعەکە تەنیا پەیوەندیدار نییە بە باکووری کوردستانەوە بابەتەکە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستانیشەوە بە ڕۆژاوای بەڵا بە تایبەت ڕۆژاوای کوردستان بە باکووری کوردستانیشەوە احتیمالی ژەیە هەر دیسان پەیوەندیدار بێ بە ڕۆژهڵاتی کوردستانیشەوە بۆچی وایە چونکە تورکیا کاریگەری هەبوو لەسەر سیاسەتی وڵاتە جیاجیاکە بۆ نمونە یعنی دوای ڕیفراندۆمەکەی ساڵی 2010 یەکێک لە وڵاتانە کە داوای لە حکوومەتی عێراق کرد ئلحاحیە کرد ئەبێ سیستەمی فیدراڵی کۆتایی پێبێنن سیستەمی حکومڕانی لە عێراق بێتەوە بە سیستەمێکی مرکزی تورکیا بوو ئەوەشی کە دژی ئەوە بووە بکرێ سیستەمی فیدراڵی هەر بە خۆی بمێنێتەوە لەگەڵ ڕێفراندۆمیشانە بوو ئەمریکا بوو یعنی مەبەستم چیە لێرەدا مۆزوعەکە ئەوەیە کە ئەو داوایانەی کە تورکیا ئەیکات بۆ عێراق بۆ سووریا مەسەڵەن بۆ ڕۆژاوای کوردستان داوای چیەکە و چی ناکەوانە ڕۆژ نییە باسی پەکە ڕۆژ نییە هەوڵی ئەوە نەیە ئێستا مەسەڵەن ئەو هێزەی لە دەرەوەی هێزەی گرتۆکەی سووریایە شەڕی قەسەداکە سوپای نیشتمانی سووریا بەڵە ئەمە عاید بە تورکایە و بینین چی ئەڵێ و چی ئەکات ئەڵێ من شەڕی پەکەکە و شەڕی داعشیژەکەم و ناشی خاتەوە ژێردەستی ئەحمەدە شەرع چونکە ئەزانەیە گەر ئەوە بکایتر بەڕاستی دیمەشق پێ ناچێت ناچار بێ شەڕی کورد و هەسە نەخێر خۆ ناتوانێت ینی دیمەش وێران ینی باسی هەدان ملیار دلاری وێ بۆ ئاودانکردن بۆ ئەم پاراستنی ئەمن و ئاسایشی خۆی ئەگەر دەرفەت هەندێک باسی ڕۆژاوای کوردستان و سووریاژەکەین بەڵام باسی پەکەکەمان کرد جەمیل بایگا سەرۆکی کەجەکە لێ پەیاممان پێگەیشتووە لە بەڕێز ئۆجەلانەوە پێت وایە با بڵێن پەیامەکە هەندێک شتی دیاریکراوی پرۆسەی گفتوگۆکەیە یان نە پێدەچێ ئەو پرسەی پەیوەستە بە ئەگەری چەکدانانی پەکەکە و کۆمەڵێک پرسی دیکەش ئێستا لە قەندیل هەبێ و خەریکی با بڵێن گفتوگۆ و گەنگەشەی ئەو پرسە سەرێکیانە بن زانی من لە پێشەوە باسی شتێکم کردوتم نەخشە ڕێگا نەخشە ڕێگا ڕاگررتنی ڕاگەیاندنە دژ بە یەکتری ڕاگررتنی شەڕە بەشداریکردنی وەفدەکانە ڕێککەوتنە بێت تۆ ڕێککەوتنێکی سیاسی هەبێ ئەنج چەکدانی لە ڕابردووشە بۆ نیەت پاکی دوو جار پارتی کرێکارانی کوردستان لەسەر پێشنیاری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان مەفرەزەی چەکداری ناردێتەوە بۆ تورکیا دوو جار ینی مەفرەزە 7 کەس 8 کەس ڕۆشتونەتەوە وتیانە ئێمە ئامادەین چەکدابێن ئەگەر کێشەی کورد چارەسەر بکرێت بەڵام وەڵامی تورکیا چی بووە هەردوو جارەکە ئەو مەفرەزەیە دەستگیر کردو و هەریەکی بە چەندان ساڵ حکمی داوە هەندێکیان ئێستا ئازاد و هەندێکیان هێشتا ئازاد نەبووە ئەمە مەسەلەکانە یعنی تۆ ئێستا هەمان شت بە نسبەت سووریاوە ئەڵێن وەرە بەشداری بکە لە پێگەێنانی جێشی سووریا بە قەسەدە باشە بەشداریەکەم بەڵام من میکانیزمەکەم پێش میکانیزمەکە وەرە با ڕێککەوین ئایا سیستەمی حکومڕانی لە سووریا چۆن بێ نامەرکەزی بێ یا مرکزی بێ ئایا چ مافێک بە گەلی کورد دەدرێت لە ڕۆژاوای کوردستان چ مافێک بە دروزەکان نەدرێت چ مافێک بە پێگاتە کەمینە شیعەکانی ترە درێ ئەخر خۆ بێ وابێ ئەگەر ئەم وڵاتانە ئەو گۆڕانکاریانە نەکەن کە ئەمە ینی ئەمە مۆزوعەکەی فکرەکەی عەبدوڵڵا ئۆجەلانە کە لەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمی نەتەوەیی دەوڵەت نەتەوەیی تایدا جێی نابێتەوە مەشاکل دروزەکە ئەبێ سیستەمەکە سیستەمی فرەنەتەوەی بێ سیستەمی نەتەوەی دیموکرات بێ ینی هەموو پێگاتەکان بەشداری بکەن لە حکومڕانی ئەوەی کە بەردەوام باخچەلی و ئەوان با بڵێن زۆربەی قسەکانیان لەبارەی ئەوەیە کە عەبدوڵڵا ئۆجەلان پەیامی چەکدانانی پەکەکە با ڕاستی ئەو پەیامیان دەست ناکەوێت ئەخر ئەوە بێ دوایی بێ کۆتایی پێبێت ئەوان باسی هیچی دیکە ناکەن بخوان ینی خۆ ئەزاننەوە بەس بۆ وەکو تۆ ئیسلاکی محلی بۆی جەماوەری خۆیان ئەوە بکەن بڵێن وەڵا ئێمە وامان کرد کۆتاییمان بە و تیرۆر و چی و چی و ئەوانەیەنە بەڵام خۆی بە عەمەلی وا نابێ باش دکتۆر ئەم قسانەمان هەمووی کرد
پامەکەی ئۆجلان هەچ کاتێک بێتە دەرەوە یەتە دەرێ باشە بۆ ڕایگشتی دەوڵەتی تورکیشی لەسەرەکە ئەگەر ئەو هێڵە گشتیانی تۆ باست کرد ئەمانە مەسەلەکان چییە؟ ئێستا ئێمە وتمان جاران دەوڵەتی تورکیشی لەسەر ناکە باش مەسەلا ئێستا بۆ نمونە لە باشووری کوردستان باشووری کوردستان ئێستا وەفدەکەی دەمپارتیەت بووێرە زانین چیانەوێت جاران کوردەکانی باکوور هەر دەرفەتێک هەبوایە بۆ ڕێکەوتن بۆی مافێکی گەلی کورد هەبێوانە کوردەکانی باکوور هاتن بۆ لای کوردەکانی باشوور پێیانەوتن لەم مەسلەیەدا لەم کێشەیەدا دیفاع لە ئێمە بکەن دیفاع لە تورکیا مەکەن باشە بەڵام ئێستا ئەمانیش لە ژێر زەختانە قەنەعەت نییە ینی خۆیان بێ بیکەن کۆمەلگای نێودەوڵەتی زەختیش لەمانەکەن ئەمان کێیە ئێمە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود و کاک باوڵ و ئەوانە هەر کامێکیانەڵی فشار بە تۆ سیرکە لەو ماوەی پێشووە مەزلوم عەبدی هەڤاڵ شاهین لە هینەوە هات لە سووریاوە هات بۆ لای کاک مەسعود لەگەڵ کیا هات ئەمریکیەکان نایان یعنی معنایەوەیە ئەمریکیەکان چیان کرد فەڕەنسیەکان چیان کرد مەزلوم عەبدیان بردە لای ئەحمەد شەرع یعنی ئەمە معنایەوەیە ئەمانە ئەیانەوێ هەم لە سووریا ئاشتیە بێ هەم لە نێو کووردا ئاشتیە بێ کورد پشتگیری یەکتری بکات دژی یەکتر نەبن ئێستا هاتنی ئەمانە هاتنی دەمپارتی ئینشاڵڵا وەکو هاتنەکانی کە نابێت باش جاریان لە هەرێمی کوردستانەوێ چیان لە هەرێمی کوردستانەوێ یەکەم تەنسیقێکە بێ لەسەر بزانین لای بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چی هەیە لای بەڕێز کاک مەسعود بەرزانی چی هەیە ئەو شتانەی کە بیستویانە پێ بگەن لە یەکتری پشتیوانی یەکتری بکەن چکە کاک ڕەنج ئەگەر ئێمە لەی کورد لە لای وڵاتانی تر ئێمە خۆمان هەر خەریکی حیزبێنە و پارچە پارچەی ئەوانین بەڵام ئەوان لەوێ سەیری کوردەکەن لە ڕۆژڵاتی ناوەڕاستە هەیە لە ینی تەنیا سێری کورد ناکەن لە ئەوان ڕسمە گەورەکە باشتر ئەیبینن بەڵام هێشتای دەرفەتیان بۆ نەلواوە کە یارمەتی کورد بن بەڵام ئەم جارە هەندێک گۆڕانکاری هاتوتە پێشەوە دیارە دەرفەت هەیە بۆ ئەوەی هاوکاری هەموو کورد بکەن هەم لە چوارچەوەی ئەو دەوڵەتانە لە چوارچەوەی ئەو دەوڵەتانە کەتیان لە تورکیا و لە سووریا و لە عێراق و لە ئێران مافیان هەبێ هەم بۆ خۆشیان پەیوەندیەکیان هەبێ بۆچی پەیوەندیان هەبێ یعنی ئێمە ئێستا گەر سەیری خۆمان بکەین وەکو کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەو سیاسەتی کە ئێمە گرینەبەر سیاسەتێکی ئاینی تونڕەون نییە دژایەتی مەسیحی ناکات دژایەتی جووەکان ناکات یعنی پەنا نابێنە بەر کوشتن و بڕین بەداخەوە وەکو مەسەلەن لە عێراق قاعیدە وای کرد داعش وای کرد ئەوی تر وای کرد ئەوی کە وای کرد یعنی ئێمە ئەوروپیەکانمان خۆشەوێ ئێمە لە ڕابردووە و هەڵانەمان کردووە لە جەنگی جیهانی یەکەمە کۆمەڵێ لە بەرزانیەکان شێخ مەحموود سمکۆیشکاک زۆر شتیان کردووە لەبەرەوەی زۆر کاریگەر بوون بە ئیسلامەوە ئیسلامێکی متعاصب بوون لە هەندێک شوێن هەتا لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵکوژی ئەرمەنیەکانیان کردو مەسیحیەکانیان کردووە مارشەم عنوانە ئێستا بە پێچەوانەوە ئێمە لەم مەسەلەیە سەیری باکووری کوردستان و باشووری کوردستان و ڕۆژەوای کوردستان و ڕۆژهەڵاتیش بکە نزیکین لە ڕۆژئاواوە لە ئەمریکاوە بەڵام وڵاتەکانی تر کۆمەلگاکانیشیان کۆمەلگای داخرا و دەمارگیری ئاینی دەمارگیری قەومی و تا کۆتایی لەبەرەوە وڵای لەو بارەوە ئەمریکەکان و ئەوروپیەکان پێیان خۆشە دۆستایەتی ئێمە بکەن و ئێمە ئەگەر چی دەوڵەتیشمان نەبێ بمانکەن بە هێزێک کە شتیوانی خۆیان بین ینی من نازانم پرسیارەکە چییە لەو کە ئەمریکا عێراقی ڕووخاند 4000 عسکەری ئەمریکی زیادر کوژراون لە جنوب و ناوەڕاستی عێراق یەک جوندی ئەمریکی لە هەرێمی کوردستانە نەکوژراوە و هەرێمی کوردستان بۆ خۆی ئاسایشیە پاراستن و پەکەکەش ئاسایشیە پاراستن کە پەکەکە لەو شاخانە بوو ئەگەر بەهاتایە لە شاخەکان نەبووە چۆڵی بکردایە قاعدە و داعش و چێوچێچوونەوێ ئاسایشی ئەمریکا سەیری ئەو کرانەوەیش بکە کە کۆمەلگەی نێودەوڵەتی و بەتایبەت ئەمریکاش بۆ سعودیەی ئێستا هەیەە سعودیەی سەردەمی محەممەد بن سەلمان و ئەو دوورکەوتنەوەی تۆوتت لە تورکایەکی با بڵێن ئەوەی کە ئەردۆغان بە تێکەڵەیەکی ئیسلامی نەتەوەی ئیشی لەسەر بکە یەک
پرس هەیە دکتۆر حەزەکەم باسی بکەم پەکەکە زۆر داوای ئەوواکە کە هەلومەرجی یان ڕەوشی ئۆجەلان بگۆڕێ ڕەوشێکی باشتر بێ لە زیندان بێتە دەرەوە بۆەوەی پرۆسی گفتوگۆکان وە پەیامەکانی با بڵین بە ئاشکراتر ئەمان بیبینن هیچ پەیوەندیەکی بە ئەگەری جۆرێک لە گومانیان شتێکی دیاریکراو هەیە لەلایەن قەندیلەوە یان داواکاریە کە ڕەوایە و تۆ دەستی ئاشتیت ڕاکێشاوە ئەزێت نەبێ ڕەوشی ئۆجەلان باشتر بکەوکو جۆرێک لە نیازپاکی خۆی وەکو هەڵوێستێکی ئەخلاقی پەکەکە زۆر لەسەر ئازادی و ژیان و تەندروستی ئۆژەلان ئەوەستێ ئەنی وەکو بڵێ بەردەوام خاڵی یەکەم بۆ لای زۆر یەکەم بۆ لە لای چونکە خۆی یەکێک لە پیرانگێڕیەکان ئەوە بوو کە عەبدوڵڵا ئۆجەلان بچێتە زیندانەوە ئیتر لە سەرکردایەتی پەکەکە و لە گەریلادا ببڕێت و ئەمان دژایەتی بکەن بڵێنەوە وازی هێناوە ئەو تازە ئێمە اعتیباتی لە زیندانایە و اعترافی پێناکەینەوەوانە بەڵام بەڕاستی پەکەکە لەم مەسەلەیە زۆر سەرکەوتوو بوو هەتا ئێستش سەرکەوتووە لەبەرەوە یەکێک لە ینی وەکو بڵی داواکاری و مەبدە ئەساسیەکانیان ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەمە وەکو مەسەلەیەکی ئەخلاقی وەکو مەسەلە سیاسیەکەش بۆ کەسێک کە ئازاد نەبێ ناتوانێت مەسەلان ئێستا ئەو چەند ساڵە کەس نەیبینیوە ڕاوبۆچوونی هەیە تەرحی هەیە لەسەر کێشەکان لە مەسەن ئەم تەرحانەی ئەو لەلایەن مفەکرەکانەوە لەلایەن ڕۆشنبیرەکانی ئەمریکا و ئەوروپاوانە قبول کراوە دەردەشە کراوە احتیمالی هەندێ لە دەسەڵاتدارانی دنیاش ئێستا ئەو فکریان پێ قبول بێ باشترین چارەسەر بێ چونکە فکری عەبدوڵڵا ئۆجەلان لەم سەردەما دەمارگیری قەومی تێپەڕاندووە دەمارگیری ئاینی تێپەڕاندووە و چەپی ڕادیکاڵی کۆنیشی تێپەڕاندووە ناڵێم سەرمایەداریە دکتۆر بەڵازانم تەسەوڕەکەم بە دڵنیاییەوە لەبارەی و بزانی خۆی لە بنەڕەتە پرسی کۆنفیدرالیزمی دیموکراتی ئۆجەلان لە با بڵێن بیرمەندێکی ئەمریکی چەپیوەگرتووە بووکچیەوە و پێدەچێ سوودی لەوان وەرگرت پێ ناچی ئەمریکاش خۆی زۆر ئاگای لە تێگەیشتنەکانی بووکچین ئۆجەلان نەبوو بێ پێشتریش لەبارەی کۆنفیدرالیزم بە دڵنیاییەوە ئاگیان لە یەکترا فەکێرەکانی تری ئەمروینی ئەوروپیش باسییانەکە خۆیان ئەڵێ من ئەوەم لەسەر فڵان فەکر خوێندەتەوە و پێم باشە ئەوانە ئەمانە عەبدوڵڵا ئۆجەلان باسیەوە کاڵێ لە هەموو وڵاتێکە کۆمەلگا هەیە دەسەڵات هەیە کۆمەلگاش ڕای خۆی هەیە زۆربەی کات ئەوەی کە کۆمەلگای لێ ئەیکا لە قازانجی میلەتانە لە قازانجی وڵاتانە ئەوەی دەسەڵات دەیکاوە پێشەوانەوە ینی زۆر دکتۆر زۆر باسی ئەومان کرم پێش هاتانە بە گشتی ئەوانەی باکووری کوردستان و تورکیا ئەرێنین بۆ کورد و باشە کشێنەوە تێگەشتێکی نێودوڵەتی هەیە بۆ کرانەوە بەڕووی کردووە چارەسەرکردنی پرسی کورد بە دیاریکراوی تۆوتت لە هەر چوار پارچەی کوردستان ئەمە بۆ ڕۆژاوای کوردستان بە دڵنیاییەوە بە ئەرێنی ئەشکێتەوە دوجار ئێستا فشارێکی زۆری سەربازیان لەلایەن تورکیا و لەسرە و لە ڕووی سیاسیشەوە ڕاستیەکەی سیاسی سەربازی تا ئێستا لەگەڵ دیمەشقان نەگەیشتون بە چارەسەرێکی دیاری کراوە هێشتان لە گفتوگۆیان شەڕی تورکیاکەن و لەگەڵ دیمەشقیشا شەڕێکی دیبلۆماسیان هەیە ئەگا بەچۆ خۆی ئەو شەڕی کە هەیە تورکیا حەزەکە خۆی بیکات بەڵام نایاڵن کێ نایاڵێ فەڕەنسا نایاڵێ ئەمریکا نایاڵێ ئەو وازەحە و ئەو شەڕەش کە کردویانەتە لەگەڵ سوپای نیشتمانی سووریا تا ئێستا ئەمان سەرکەوتوو بوو ینی قەسەدە سەرکەوتوو بووە ینی ڕاستە لە من بجگەڕانەوە بە پاشەکشیان کرد لە بەرەی زۆرینەی عەرەبە لەوێ و لەسەر داخوازی کۆمەلگانی نێودەوڵەتیش گەڕانەوە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم بە نسبەت سووریاوە ئەو کێشەی کە هەیە لەسەر ناوەندێتی یا ناناوەندێتی سووریایە ئایا سووریا دەوڵەتێکی مرکزی بێ وەکو جاران یا دەوڵەتێکی فیدراڵی بێ ئێستا ئەمە مۆزوعەکەیە ئێستا کورد داوایەوەکە دروزەکان داوایەکەن شیعەکانیش ئەکی داوایەکەن کۆمەلگای نێودەوڵەتیش داوایەوەکە بۆیە لێرەشا بە قەناعەتی من هەر سەرکەوتن بۆ کووردا چونکە ئەگەر بە سیستەمێکی مرکزی ئێستا ئێمە گوێمان لە ڕێگەی کەناڵە عەرەبیەکانەوە گوێمان لە هەندێک ڕێی ڕۆشنبیری سووری ئەبێ باسیەوەکەن کە نابێ
سووریا پارچە بکرێ و نابێ فیدراڵی بێ و نابێ نازانم چی و ئەبێتە هۆی لاواز بوون نەخێوانە بە عکسەوە ئەی نابێتە هۆی گوتاری دیمەشقی ژەر بە هەمان شێوە نزیکە لەوەوە ئەوە تقریبا نەوانن بەڵام ئەمە سەرکەوتو نابێت چکانی نییە پشتیوانی نییە چکەسە یەکێک لە مەرجەکانی ئەوروپا بۆ ئەوەی حسار لەسەر سووریا لابن ئەوەیە حساب بکەن بۆ پێگاتەکان حساب بۆ بکەن بۆ مافیژن خاڵێکی تر کە گرنگە من ئاماژەی پێ بە من لەسەر مەسلەی ڕۆژاوە وەرەقەی داعشی بەدەستەوەیە ئەو هەموو داعشانەی ئەم ماوەیە لەوێ شکستی پێێنان و زیندانیشی کردن ئاخر هێزێک کە دەوڵەت نەبێ بۆ خۆی ئەمەی کرد بێ گرنگە ئەمە ئەمەی یەکێ لە شتەکانی تر بێژگە لەو پێگاتانەی تر لە ناو کۆمەلگاکە کە بەشداریان ڕێی وڵاتانی کەندا و زۆر مهمە چونکە پاریان پێوە وردە وردە سعودیەش ڕاستیەکەی هەم لە لوبناان ڕۆڵی هەبوو بۆ پێکێنانی حکوومەت وەڵبژاردننی سەر و کۆمار هەم پێدەچێت لە سووریاش ڕۆڵی هەبێ تێگەیشتە سعودیەکە تەسەورەکەی بۆ سووریا نزیک بێ لە تێگەشتە نێودوڵەتیەکەیان ئەمیش هەر وەکو وڵاتێکی دیکەی عەرەبی بیر بکاتەوە باز لە یەکێتی خاکی سووریا و چوزانم ئەم شتانی کە بەردەوام بەڵی ئەوەی کەیبینین مسر لوبناان سعودیا هەندێک هەڵوێستیان جیاوازە لەگەڵ وڵاتەکانی تر بەرامبەر بە کورد بەڕاستی حتا ئیماراتیش هەندێک لە وابەتانە هەڵوێستی هەیە ینی لەو قەناعەتام کە محەممەد بن سلمان لە بەروی نوێیە و پێناویانە ئەبێ لەگەڵ مۆدیری نوێی کۆمەلگانی و دەوڵەتیا سیاست بکە لەو قەناعەتام وەکو ئێستا سووری تورکیا کە داواکە وەکو ئەوان نییە وەکو میسر بێ لەوانەیە باشتریش بێت تا کۆتا باس دەکەم دکتۆر فایاگۆڵپی سیاستکار مەمنون کاگەڵ دەستێ خۆش پاتان لەگەڵ